تیوار نیوز لە ئێستاوە هۆشداری دەداتە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئێران و حەشت هێرش دەکەنە سەر بارەگە و کەمپەکانیان. حکوومەتی هەرێم ڕەزامەندی خۆی نیشاندا بە ناردنی 500 میلیارد دینارەکەی بەغداد لە کاتێکدا بەشی موچەش ناکات. سەرمایەدارانی سلێمانی ئەو شارە بەجێ دەهێڵن و بەرەو ناوەڕاست و خواروی عێراق دەڕۆن. لا تیوار نیوزەوە سڵاوتان لێبێت تا بەنجاف و سێهواڵتان پێشکەش دەکەم. سەرچاوەیەکی ئەمنی باوەڕپێکراو بە تیوار نیوزی ڕاگەن کە سوپای پاسداران و حەشتی شعبی ئامادەکاری دەکەن بۆ هێرشکردنە سەر بنکەوت بارەگا و کەمپەکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەو سەرچاوە ئەمنیا ئەوەشی ئاشکرا کرد کە ئەگەری زۆری هەیە ئەو هێرشە لە ناوڕاستی ئەم مانگە سوپای پاسداران لا سنوورەکان با موشک و درۆن هێرش بکەنە سەر بنکەوت بارەگا و کەمپەکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە کۆیە و زڕگوێزن. ئەمە جیالەوەی بڕیار دراوە کە هێرشی دەرەوەی سنووریش بۆ سەر ئەو بنکانە ئەنجام بدەن. هێزێکی زۆری سوپای پاسدارانیش لەسەر سنوور کۆکراوەتەوە کەمە بەسلەی ئەنجامدانی هێرشە. لالایەکی تریشەوە ئاماژەی بەوە کرد کە لە سنوورەکانی کەرکووکەوە حەشتی شعبی لا ڕێگەی درۆنەوە هێرش دەکەنە سەر بارەگای پێشمەرگەکانی حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. لا نوێترین پێشهاتدا ئێران داوای لا زیارەتکارانی چلەی ئیمام حوسێن کردووە با زووترین کات عێراق جێبهێڵن و بگەڕێنەوە بۆ ئێران کە ئەمەش ئاماژەیەکە بۆ ئامادەکاری بۆ ئەو هێرشە. ئەمڕۆ دووشەممە 4 نوێی 2023 پێشەوە هەورامانی گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لا پرس کۆنفرانسی حکوومەتی هەرێمی کوردستاندا گوتی ئەو پارەی کابڕەکەی 500 میلیارە بۆ هەرێمی کوردستان دەنێردرێت. ئەولەویات بۆ موچە دەبێت و لا موچەی ئەو توێژەرانە دەست پێ دەکرێت کە موچەیان کەمە و پێویستە بە خێرایی موچەیان پێ بدرێت. ئەم لێدوانەی حکوومەت لە کاتێکدایە کە موچەی فەرمانبەران زیاترن لە 900 میلیارد دینار. بڕیاریشە ڕۆژی چوارشەممە بڕیاری کۆتایی بدات لەبارەی دابەشکردنی موچەی فەرمانبەران. چاودێرێکی ئابووریش دەڵێت کەواتە حکوومەت بەنیازە یان نیو موچە بدات یاخود با لێبڕینەوە دابەشی بکات. وەبەرهێنانی سلێمانی لە نووسراوێکدا ئاماژە بەوە دەکات کا بەپێی یاسای وەبەرهێنان هەر پرۆژەیە کا بەرزەکرێتەوە ئەگەر زیاتر لە 30 ڕۆژ وەڵام نەدرێتەوە با پەسەندکرا و ئەژمار دەکرێت. لا کاتێکدا ئەو پرۆژانای بەرزکراونەتەوە چەند مانگ و تا ساڵیش زیاتری تێدایە و هیچ بڕیارێکیان لەبارەوە نەدراوە. وەبەرهێنانی سلێمانی نیگەرانی وەبەرهێنەران باس دەکات کا لە دواکەوتنی بڕیارەکانی ئەنجومەنی باڵاو ئەمەش با هۆکاری ئەوە دادەنێت کا بەشێک لا وەبەرهێنەرانی سنووری سلێمانی کار و پرۆژەکانیان گواستوتەوە بۆ ناوەڕاست و باشووری عێراق و ڕۆشنی وەبەرهێنەران لەم ناوچەیە بۆتە دیاردەیەکی زەق و بەرچاو. دواکەوتنی بڕیارەکان پاڵنەری ڕۆشنی وەبەرهێنەرەکانی سنووری سلێمانی. سێهواڵم پێشکەشکردن کاتێکی شاد.